خۆشەویستان شەوتان باش بێ و سڵاوی ئێمەتان لێبێت لە بەرنامەکەی خۆتان فانوسی ڕەمەزان بە دیدارتان گەیشتینەوە. هیوادارین ئەم شەویش بتوانین دڵی هەمووانە خۆش بکەین کە پەیوەندیمان پێواکەن و فانۆسەکانەکەنەوە و خەڵاتی باش و گرانبەها بەدەست بێنن و لە هەمان کاتیشدا ئەوانی کە بۆشیان وەرناگیرێ بێ هیوا مەبن سپیشڵ هۆڵ بنەوە یاخود لە فەیسبوک کۆمنتمان بۆ بکەن بۆی ببنە براوەی خەڵاتەکانمان لە سپیشڵدا. جا دەمەیەک ڕوونکردنەوە بەم هەڵەسمە سەر پێ بۆی بزانین هەرێکە لەم فاسۆلیا خوا دیارە دەمێکە فاسۆلیام نەخواردووە حەزم لە فاسۆلێ باوەڕ کە فاسۆلیام نەخواردووە کاگادی ئەوە چەند ڕۆژێکە نەبخواردووە لەواتی ئێوە بەبیری کەم هەرێکە لەم فانۆسانە خەڵاتی گرانبەهای خۆی تایە ئەگەر چەند شەوە هەندێک بڕەپارە دەرنەچووە هەندێک لەم فانۆسانە 500,000 تایە و 0 دیناریشی تایە 150,000 تایە و 250,000 تایە ئەم بەس کاش. اینجا لۆگۆی هەموو سپۆنسەرەکانی تایە ئەوەی کە بتوانێت بیدۆزێتەوە سەر خەڵاتی ئەوان وەرەگرێت. اینجا هەندێک پرسیاری کوردەواری هەیە هەندێک پرسیاری کورسات هەیە ئەوەی کە بینەری کورساتن هەموومانە ببینن دڵنیابن چێش لە بەرنامەکە وەرەگرن و توانن کاتێکی ئارام لەگەڵ ئێمە بەسەر بەرن. اینجا سەرەتامێت باسێکی سپۆنسەرەکانمان بکەم کە لە خوارەوە لۆگۆکانیان پیشانی ئەوە درێت. یەکەم کۆمپانیامان کۆمپانیای IQ یەکێکە لە سپۆنسەرەکانمان بێگومان IQ جگەلەوەی کە لۆگۆیان ئەدۆزیتەوە سپۆنسەری سەرەکی بەرنامەکەن و ئەو بڕەپارانی کە لە نێو بەرنامەکەشا دەرەچێت بەڕاستی IQ دابینی کردو بە سپاسێکی زۆرە بۆیان ئەوە خێراترین ئینتەرنێتە لە هەرێمی کوردستان ئەوەی دەیەوێت چێژی ڕاستەقینە لە ئینتەرنێت و خێرایی ئینتەرنێت وەربگرێت بێت و دڵی IQ من بۆ خۆم زۆرم تاقی کردو بەڵام هیچیان نەیانتوانیوە دڵی من هێندەی IQ ڕابگرن بۆیە ئەوەی کە تا ئێستا پێی وایە چێژی ڕاستەقینەی ئینتەرنێتی نەبینیەوە ئەوە IQ هەرزانە جیازەکەیان پێمە بێ بە بڕێکی زۆر کەمدانێن و مانگانەشیان زۆر خێرایە و تەنانەت کارتی خێزانیشان هەیە ئەو سایتە خراپانی کە مناڵ نابێ بیکاتەوە هەمووی لەوێ ئەتوانی کۆنتترۆل بکەی وەکو هەندێک لە کۆمپانیای تر نییە کە فریە بەڵام ئەوان دەتوانی کۆنتترۆلیان بکەی. ئەمە یەکێک لە سپۆنسەرەکانمان کۆمپانیای بلاگوت بۆ کاری تەختە و دیزایانی دوکۆری ناوماڵی تر ئەگەر مێزێکی تەلەڤیزۆنتەوێ مێزێکی ناوەڕاستی میوانتەوێ دیکۆری پشتی تەلەڤیزۆنتەوێ نووسنتەوێ کانتۆرتەوێ هەر بابەتێک بەڕاستی دیزاینەکانیان ئەوەنە جوان و ناوازان پیاوەەر حەزەکات کاری تەختەی هەبێ و بچێت سەردانی بلاگوت بکات بێگومان هەر کەسێکی ژمارەیانی ویست یان ئەم شوێنانی ویست پەیوەندیمان پێوە بکایە نامەمان بۆ بنێرە ئێمە ژمارە و ناونیشان و هەموو شتێکی پێدەین بەڕاستی سبەی شەوڵە دەم ناونیشانەکانیان بڵم بۆ ئێوەش بزانن. یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان ئەڤێرایە بۆ دەرمانخانە و بواری جوانکاری هەم دەرمانەکانیان کوالیتی بەرزن و خاوەنی بڕوانامەی نێو دەوڵەتین هەم بوارە جوانکاریەکانیان کرێمێکتەوێ هەر شتێکتەوێتی لەوێ شوێنی تێستا تاقیکردنەوەیانێ تاقیەکی تۆ بەدڵت بوو واتا بەکارێنی بەدڵت بوو ئەیبی بەدڵت نەبوو نایبی زۆر بابەتی تیرانێت بۆنەکانیان بەڕاستی سوپاس بۆوانەوانی کە لۆگۆی ئەڤێرا بدۆزێتەوە ئەم شەویش بێگومان چەند لۆگۆیەکیان هەیە ئەواتوانێت خەڵاتێک لەلای ئەوانەوە دابین کراوە دەستەبار بکات. هۆتێل و سپای تایتانیکە یەکێک لە هۆتێلە ناوازەکان لە شاری سلێمانی بێگومان هەم کەشێکی ئارام هەم پارشێ و هەم بەربانگتان ئەتوانن بەرن بۆوێ بۆفیەیە کاڵم بۆفێ واتە بە دڵی خۆت خواردن هەڵابژێری قاپە بیت و تێیەکی تو ئێنی خۆی ئەوەی کە بتوانێت لۆگە ئەم دۆزێتەوە دوو کەس ئەتوانێت بەرێ لەگەڵ خۆی داواتە خۆی و کەسێکی تر. سپۆنسەرەکانمان هیچمان نەما کۆمپانیای سەفرە کۆمپانیای سەفرەمان دابیر نەچێت یەکێکی تر لە سپۆنسەرەکانمان ئەوەی بتوانێت لۆگەی ئەو بدۆزێتەوە بە بەهای 180,000 بازاری جەژن نەتوانێت لێ بکات. مارکێتی سەفرە خۆتان نەزانن یەکێکە لە مارکێتە هەرە دیارەکان لە شاری سلێمانی و بەرەمەکانن کوالیتی. جاوە ژمارە تەلەفۆنەکانە لە خوارەوەی شاشەیە پەیوەندیەک دوان وەرەگرم و سۆشیال میدیاشتان بیر نەچێت لە کۆمنت ئەم شەو با بڵێن 11 ڕاپەڕینی شاری قەڵاو منارێ شاری هەولێرە تەنها لە کۆمنت بۆ مامنووسن قەڵاو منارە قەڵاو منارە لە کۆمنت بنووسن و سپێشەوە خەڵاتێکی گرامەها چاوەڕێتانە جارە خەڵاتەکەتان پێناڵم با خاتو مەنال وەربگرین لە چەمچەماڵەوە خاتو مەنال شەو باش ئەلۆم کاتۆ باش باشتر بۆ تۆ دەنگ و باسە چۆنە خاتو مەنال باشین زۆر سپاس من ناوم ئاریە زۆر سپاس خاتو مەنال لەگەڵ چیا دانیشتی تەماشامانەکەی
وا لەگەڵ مناڵەکان و خێزانەکەم. دەی سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ خێزانت هەیە بۆ مناڵەکانت. خاتو منال یەکەم پەیوەندیت لە چەمچەماڵەوە بەختی خۆت تاقیب کەرەوە لە فانۆسێکدا ژمارەیەکە تاوەکو سی ژمارە حەوت بۆ خاتو منال لە چەمچەماڵەکەینەوە بزانین ژمارە حەوت فانۆسەکەی ناوی لە بری نەوتەکە چی تێدا. خاتو منال بڕگەی کورساتت بۆ هاتتەوە باشە؟ ڤیدۆیەکە بینین با ڤیدۆکەمان کاکە هاوڕێی دەرهێنەر ڤیدۆکەمان بۆ بێنێتە سەر شاشە تۆ پێمان بڵێ ئیتر ناوە یا هەر شتێکە کاکە هاوڕێ شتێکمان بەرێ من نازانم چکە کامیان ناخەیتە سەر شاش چکە ڤیدۆمان زۆرە. یاڵا بەرنامەیەکە بینین خاتو منال بەرنامەیەکە بینین یەکێکە لە بەرنامەکانی کورسات تۆ تەنها پێمان بڵێ ناوی چێ باشە؟ ئەگەر هاتە سەر شاشە یەکسەر هاوڕێیان سی چرکەشمان بەنێ لەگەڵێ زۆر اینجا بخۆیمە هاوکاری ئەگەر بینەری کورسات بێمە بخۆی هاوکاریە. یاڵا خاتو منال ئەوە هاتە سەر شاشە و سی چرکەمان بەنێ هاوڕێیان پێم وایە ئەوە سەرچنارە ئەمە سەرچنارە بەڵێ باخێکی جوانیان هەبوو هەموو جارێک بۆ سێرا. خاتو منال ئاگاداری کات بە خاتو منال یادگاری کورسات چکە هەمیشاڵین ئەوەی ناوێکی یڵن ئەوە وەرەگین یادگاری کورسات کاتی شتاوە خاتو منال زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت بیهێڵینەوە کاکاوڕێ ئەی هەڵینەوە بەداخەوە یادگاری کورساتی یەکێک لە بەرنامە جوانەکانی هاوڕێمان کاک بەرزان کەریم کە ئەلبومی وێنەکانی ماڵێک دەکاتەوە لەو وێنانەوە هەزارها دۆکومنت و بەسەرهاتی تایبەت هەیە دەخرێتە ڕووجاران ئەلبوم هەموو کێمان لەگەڵە چیە؟ سومەیە لەتە کێ سومەیە خان؟ ئێوارە باش چۆنی بە قوربان؟ باشم ئێمە باشی نەگەریەوە باش بن. سومەیە خان یەکەم جارتە پەیوەندیەکەی؟ نەوەڵا دوم جارمە بەجاری یەکەم بەختیاوەرم نەبوو. بەختیاوەر نەبووی شەڵا ئەمشۆ بەختیاوەرتەبێ باشە؟ من ڕەنگەکان ئەناسمەوە زۆر جاراوانی کە ئەزانم یەکەم جار و دووەم جارەوانەیە نەکسەر دەرشی پێەکەم. سومەیە خان بەڵێ ئەوە ئەلبومتان هەیە ئێوە لە ماڵەوە؟ ئارەوەڵا ئەوە جارجار ئەوە هێنە دەرەوە سەیری وێنەکانەکەنەوە یادگاری خۆشی تێ وایە؟ طبعاً ئەرۆڵە جارێککە کۆبینەوە ماڵی با فێروێتر ئاوا سێرەکەی زۆر خۆتە. باش منجا هیوادارم ئەمە بمێنێت بەڕاستی نەریتێکی جوان بوو بەڵام بەخوا ئەمی ئەم سەردەمەی هەمووی لە ناو مۆبایلەکانە وێنێ هەڵگرتووەی نایشواتەوە. سومەیە خان یاڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە. باش ژمارە دووبە. دوو؟ دا ژمارە دا بۆ خاتو منال ئەەکەینەوە ئەم فانۆسە نیلیەیە بەشکو ئینشەڵڵا باخت یاوەری خاتو منال بێت و چانسی ئەوەی هەبێت سومەیە عەفوو سومەیە بێت هەندێک جار لە پاش و پێشەکەم بەخوا نازانم پەیوەندی دوێنێ شەویش پاش و پێش مەخست تۆزێ. سومەیە خان بەڕگەی پەندی پێشینانت بۆ هاتوتەوە پەندێک یێتە سەر شاشە و جەنابەت بۆمان تەواوەکی باشە؟ بەڵێ من نایگۆڕین چەند شەوێکە بڕیارمانداوە گۆڕانکاری لە هیچ شتێکان نەکەین بۆی گلەیمان لێکن چکە هەندێک گلەیمان هاتە سەرایانێتەوە فانۆسێکتان بۆ دەرەچێ فانۆسێکی ترتان بەڵام یارمەتی تین با یەکەم پەند ببینین بزانین پەندەکە ئەڵێ چی کاکارۆیان تۆزە ناچوو با پەندی یەکەم ببینین لەسەر شاشە من لەسەر شاشا بین جای خوێنمەوە باشە پەندەکە ئەڵێ پەندەکە ئەڵێ دەی هاوڕێیان پەندی یەکەممان بەنێ ئەڵێ ئاردی خۆت یاڵا ئاردی خۆت سی چرکەمان بەنێ هاوڕێیان سی چرکەمان بەنێ با خاتو سومەیە ئەم پەندەمان بۆ تەواو بکە ئاردی خۆت باشترە لە خەڵک ئاردی خۆت باشترە لە هی خەڵک دوا وەڵام وەرەگرین ئاردی خۆت باشترە لە هی خەڵک بەڵام زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت خاتو سومەیانە بەخوا وانێ زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت ئەی هەڵینەوە بەشکێکی تر ئەگەر پەندی پێشینانی بۆ هاتەوە بتوانێ ئەمە تەواوکە نابیزان ئاردی خۆت بارخان لەسم چەماڵ وایە بارخان شەو باش بەڵێ شەو باش چۆنی بارخان ئەحواڵت چۆنە داشی سەلامەت ئێمە باشی نەگەریەوە باشن ئەوە وەڵامەکەشان ئاردی خۆت دابێژە داوای وەڵامیشمان نەکرد بەڵام
مانە برایانی کۆنتترۆل وەڵامەکەشاندا ئاردی خۆت دابێژە ئاردی خۆت دابێژاتە لەکوێ توانیت شەنی خۆ بکە لەکوێ توانی و ئەسپی خۆ و تاودا بەهارخان بەڵێ لەگەڵ کێ تەماشامانەکەی لەگەڵ دایک و باوکم سلااو و ڕێز و خۆشەویستمان بۆ دایک و باوکی عزیزت هەیە لە چەمچەمان بۆ بەهارخان یاڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە فانۆزی ژمارە دوو ژمارە دوو من دڵنیام ێستا دایک و باوکت ژمارە دوو 20 دڵنیام دایک و باوکت یادگاریان لەگەڵم فانۆسانەیە زۆرە وایە ئەدەی توخوا پرسیارێکیان لێ بەڵێ بکە بەڵێ یادگاری باشە لەگەڵم فانۆسانەیە هەیە ئەیچی یارۆڵە هەمە لێوتی بارخان بەڵێ پیرۆزە لە جەنابەت تۆ بوویتە براوەی خەڵاتێکی کۆمپانیای ئایچی و وەکو خێراترین هێڵ ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا یاک مانگ بێ بەرامبەر دەتوانین ئینتەرنێتیان بەکاربێنی دووبارە سپاس بۆ پەیوەندیەکەت نور هادی لە سلێمانیەوە نور خان بەڵێ چۆنی نور خان من باشمەوە چۆن ئێمە باشی نەگەرەوە باش بن چەند پەیوەندیت ئەنجامدا تا توانیت وەری بگریت واللهی دووشەوە تقریبا دووشەوە هەڵا باش ئارەوەڵا وانە بەڵێ زۆر باش نور خان لەگەڵ ڕەمەزانە چۆنی بەسەرهاتێ شتێکی خۆشمان بۆ بجێڕەوە والله الحەمدوللا زۆر باشی هێوادار ڕۆژ و نوێژ و تاعات ئەو بڕگێ و ئامادەیە ئەگەر هات و تۆ فانۆسێک کردەوە لە تۆ پرسیار بکە مەتەڵی باشتان ئامادە کردووە واللهی نەخێر دەی هیوادارم ئەوت بۆ نێت چکە هاتەوە نایگۆڕین ئێمە یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە ڕاستەکەی ژمارە 22 ژمارە 22 بۆ خاتوو نور ئەکەینەوە لە شاری سلێمانیەوە نور خان بەڵێ پیرۆزە تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی دەرمانخانە و جوانکاری ئەڤێرا هیوادارم سەریان لێ بدە یەک جار سەر لە ئەڤێرا بی لە شوێنێکی تر ئیشەڵا کە پێویستان بە دەرمان نابێ دەرمان ناکڕیت و لە شوێنێکی تر مایکەپ و میکیاج و بوارە جوانکاریەکان دڵنیا بە ناکڕی هەر لەوێ چکە بابەتەکانیان مارکەن یەک لە یەک تایبەتترن زۆر سپاس بۆ خاتونور و هیوادارین سوودی لێ ببینێ هاوناسخان لە سلێمانی وەرەگرین هاوناسخان شەو باش سڵاو کاتۆ باش چۆنی بە قوربان هاوناسخان تۆ باشی؟ تۆ باشی یاخوا باش بەوانەی دەوروبەرت چێن لە تەماشامانەکەن والله هەر من و دایکی دەی سڵاو ڕێزم بۆ دایکتێ سڵاو لێگە زۆر سپاس هاوناسخان یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە خۆ کۆمنتە نووسیەوە وانە نەوەڵا کۆمنت بنووسە لە پەیجی فەیسبووکم نییە نیتە نا قەڵاو منارە ئەگەر هەتان بوو بنووسن قەڵاو منارە بۆ وانی فەیسبوک بەکارێنن بچنە پەیجی کورسات و تەنها بنووسن قەڵاو منارە لەبەروی ئەمڕۆ یادی ڕاپەڕینی شاری قەڵاو منارەی خۆشەویستە یاڵە هاوناسخان فانۆسێک بۆ جەنابەت با بکەینەوە با ژمارە دوانزەڵێ ژمارە 12 بۆ هاوناسخان ئەکەینەوە زانی یارمەتیشت بێت توانیمان یارمەتی تین و نەشمان توانی گلەیمان لێ مەکە باشە هەر مێشە هەموو خۆی شتەکانمان هەمی بۆ یارمەتیە حازەکە یارمەتی و باو ئەروەڵا فانۆسەکە ناگۆڕی بیگۆڕم نازانم نایگۆڕم نایگۆڕە منیش پێتەڵم مەیگۆڕە باشە هاوناسخان بەڵێ ئۆتۆمبیلتان هەیە شکور ئەروەڵا هەمانە دەیە خوا بە ئۆتۆمبیلەکەتانەوە بڕۆن پڕ بە ئۆتۆمبیلەکەتان لە مارکێتی سەفرە بازاری جەژن کەن باشە بە بەهای 180,000 ئەتوانن لەوێ بازاری جەژنتان کرد پیرۆزە هاوناسخان لە سلێمانیەوە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت نژا پرژە خان چۆنی باشی کاگاری زۆر سپاس تۆ چۆنی بە قوربان حاڵی تۆ باشی زۆر سپاس بەڕێزی تۆ چەند جار پەیوەندیت کرد بۆ دووەرگیرە وەڵاهی کاگاری تقریبان تا ئێستا نەوەم کردم شەو نەوە باشە نەوەت باشە ئەوە خۆشەکانی تەگەشتۆتە زۆری یەکەم جارتە بەشداری بەرنامە کاکی نەوەڵا کاگاری دووەم جارمە باشە جاری پێش و خەڵاتە بۆ دەرچوو
خەڵاتم بۆ دەرچوو بەڵێ دەی پیرۆزە زۆر سوپاس بەشکۆم بەڕێزم. شەویژی شەڵاوە خەڵاتە بۆ دەرچێ باشە نەوالخان پرژەخان ئیشەڵا. پرژەخان نازەم بەڵێ. ئەم شەو بۆ تێکەڵیەکەم نازان پەیوەندی بەچێت تۆزێک هەستەکەم مادوم هەستەکەم ئەوەیە پیری نییە نانا زۆر دڵە خۆشە ئەوە ئاروی کامێرەمانمان زۆر پێخۆشە پێ بڵم پیری نییە پیری بە دڵە دڵ شەرتە پرژەخان بەداخ پرژەخان تایمە مناقەشەمان کە پەیوەندەکەی داخرایەوە هیوادارین پەیوەندی بکاتەوە پرژەخان اینجا خۆشویستان لە فەیسبوک لە خوارەوە لایڤمان هەیە واتە بچنە پەیجی کورسات وەرەکا کارۆ بە ئەمە ببینین پەیجی کورساتمان هەیە ئێمە کاتێکە چنە پەیجەکەوە لە نێو پەیجی کورساتە کورسات برۆدکاستین کۆرپۆریشن کورسات ماڵی هەمووانە ئەمە پەیجەکەمانە دێنە خوارەوە ئەوە بەرنامەکەمانە باشە لایکەکەن شەیرەکەن وە لە هەمان کاتدا ئەوەش دەنگەکەیەتیێتوان لێرە شۆ بینەرمان بن تەنها بنووسن قەڵاو منارە ئەمە وەرین 4 کۆمنت لە یەک کۆمنتە نابیکە بە 4 کۆمنت باشە یاوەتە لە یەک کۆمنتە ئاوا منووسن هەوڵ بن کۆمنتەکان جیاجا بنووسن چکە ئەو کاتە ئێمە زۆرترین کۆمنت چانسێ ببێتە براوەی خەڵاتی باش وەربگرێت باشە بچینە ناو بڕەکە وچانەکە یان پەیوەندەکە وەرگر باش کاتە بە ئەوەی کە پەیوەندەکانەوەی لەسەر هێڵی شەباب بمێنێتەوە و چانێکی زۆر کوردەرەگرینەوە گەڕێنەوە لاتە خۆشویستان گەڕینەوە لاتان لە بەرنمەکی خۆتان پانۆسی ڕەمەزان شەوانە کاتژمێر 8 بۆ 9 چەند خولەکێک کەمتر بوونەوە بینەرمان بن و پاش نۆش واتە لە 9 بۆ 10 بینەری بەرنمەکەی هاوڕێم کاکاردی عوسمان عەلی بن شار شەوە و هونەرمەندێکی تایبەت بانگێش دەکات لە بە دەنگە خۆشەکانێکی جاروایە دوێتی تایە جاروایە هونەرمەندەکە بە دەنگەکەی خۆی لەگەڵ گروپی مۆسیقای عەزیز چەندین بەرهەمی ناوازەتان پێشەشەکەن هیوادارین لەوێش بینەر بن اینجا لە فەیسبوک تەنها بۆمان بنووسن قەڵاو منارە لە ژێر ئەم ڤیدۆیی کە هەیە بێنن بنووسن قەڵاو منارە و زۆرترین کۆمنت پێشەوە و چانسیەوەی بێتە براوەی خەڵاتێکی تایبەتی بەرنامە چینەتە چییە خات و شانازمان لەگەڵایە خات و شاناز سڵاو لێبێ سڵاوێتۆش کاکاری چۆنی بە قوربان تۆ باشی زۆر سپاس دەستخۆشی لێەکەم زۆر سپاس خات و شاناز یەکەم جارتە جەنابیشت بەڵێ خۆشحاڵین خاڵکردبووم زۆر سپاس یاڵڵا پانۆسێکمان بۆ بکەرەوە و بەختی خۆ تاقیکەرەوە بەڵێ دا ژمارە هەفتێ بێت ژمارە هەفدە بۆ خات و شاناز ئەکەینەوە لە تەکیەوە بزانین ژمارە هەفدە بەختی شانازخان ئەڵێ چی خات و شاناز بەڵێ بەخش کە دانیشتم بەرنامەکە سێرەکەی وانە بەڵێ کە دانیشتم یعنی چی یانی معاملێ معاملێ ئەتوانی خۆ ئەم فانۆسا ئەگەرە فرۆشیتەوە و بزانم ئەگەر سعرەکە عقلم گرتی لەواشێ لێت بکڕمەوە عقلیشم نەگری ترەکەینە معاملە و دانیشین بەیەکەوە معاملە بە چەند نەیفرۆشیتەوە خۆ بە چەند ئەتەوێ بەس خاتریشمان بگرێت تۆزێ بە 200 بێ 200,000 بەڵێ تو خواب چیتە بازار بڵێ بە فانۆسێ بە 200,000 چی و پێڵێ بەخوا کاکاری ئێستا کارەبانی فانۆس پارەکە فانۆسە بە 35,000 گەڵێ من فانۆسەکە و بۆ نێرم لێت نەوێ خەڵاتەکە باشە بەسەر چاو ئەوە خاتوشاناز دەتەکێو بۆ براوی فانۆسێک باشە تەواو فانۆسەکە بەنەوتەوە پڕیشی نەوتەکەم بۆ لە تەکێ واستەکەم کاگاری شانازخان ئەم فانۆسەی جەنابەت ئێمە بە 35,000 کڕینەوە کاگاری لەکەمەوە دەست پێ بکەوەیان خراپە وەڵای تر چونکە من سەیری بەهای ناو فانۆسەکە ئاکەم ئەگەر شەوانی تر سەیرت کردبێ بەڕاستی هەندێک جار سەعری باشم ماوە بە فانۆسەکە هیوادارم جەنابیشت تێبگی کە ئاڵم چی هەندێک جار ئێمە فانۆسێکی 0 دیناریمان کڕیەوەەوە بە 100,000 150,000 200,000 وایە خۆت بینیتە لەبەر داوای منی ژوای لێ بکە باوی ئەوە کردم بە 55,000 خات و شاناز یەک ژمارەت ماوە
وڵی تۆزێکی کە زیای کە زاگاری مادەم ئەوە کردم بە 85,000 باشە لە سەدەکە داینای فرۆشم لە 100 بەڵێ هاوڕیان بە 100 فرۆشم کاکسۆران ئەڵێ لەوە لەبەر خاتری کاکسۆران پێم فرۆشتی بە 100,000 باشە دێڵە دێ هەرچی پیرۆزە 100,000 بۆ خاتوو شاناس لە تەکیەی خۆشەویستەوە تۆ بیتە براوەی 100,000 جا بابی کێنە بزانین چەندی تایە باشە بەڵێ خاتوو شاناس تۆ بیتە براوەی 100,000 بەڵام فانۆسەکەی خۆت 250,000 تێدا قەیناکە پیرۆزە بێ 100,000ش باشە خراپ نیە پەرژین لە سلێمانیەوە پەرژین خان بەڵێ چۆنی پەرژین خان باشی کاکاری ئەحواڵە چۆنە سەلامەت وا باش خۆ بۆچی دانا ئەم شەواڵی چییە بەمەوە بە خەیاڵی خۆ وەڵا نازانم وڵا لە سەرەتای ڕەمەزان ئەو تەلەفۆن ئەەکەم یەکەم جاری شەوەرە گیری ئەرە وەڵا هەموو شەوێ پێم 100 جار 600 جار تەلەفۆنم کردووە شەڵام شەخەڵاتە بۆ دەرچێ حەقی ئەو هەموو 500 جاری کە هەوڵە داوە ماندوو بووی باشە ئەلە پڕ بە دڵم دوعات بۆکەم خەڵات بەریتەوە باشە شەڵاشتی باشە بۆ دەرەچێ یاڵە فەرجین خان فانۆسێکمان بۆ بکەرەوە و بزانین بەختی تۆڵی چی وەڵایی لە 23 و لە 16 حەز لە بزمارەیە 23 و 16 باڵێ نازانم جەکەم لێنەڵ چی بکەم هەلول بەلووری بۆ بکەم یاڵە دانێکیان بکەرەوە کامیان با 23 23 بۆ خاتوو پەرژین عومەر ئەکەینەوە لە وڵا 23 کراوەتەوە خاتوو پەرژین بمان بورە باشە ئاچم بۆ 16کە بۆ باشە وڵا 16 هەر لەم بەرە 16 ئەشۆ خراپم دە بەسەراتە وایە لای وا بزانم کاگاوڕە ڕاستەکە با چایەکم خوارد بەڵام ئاچیاک چاکەم بێ هاکێ مرۆڤ بە ڕۆژۆ بێت تۆزێ حەزەکات شلەمەنی زۆر بخوا خاتوو پەرژین بەڵێ فانۆسێکت بۆ هاتۆتەوەڵێن نەختینە واتە کاش بە پارەی ناو ئەم فانۆسە تۆ توانی بیکەیتەوە پیرۆزی جەنابەت بێ ئەشتوانی بیفرۆشیتەوە من نایزانم ئەگەرڵی با بکەینە مەعاملە ئەگەرشڵی بابی بکەمەوە بوت کامیانەڵی باوە دەست پێ بکەین چەنی پێ تۆ من ئەم فانۆسی جەنابەت 50,000 پێیە کەمە 55,000 بخوار کەمە کۆتا ژمارە بڵێم ئەی کەمەوە ئەیکەیتەوە شانسی خۆ بەڵێ کۆتا ژمارە من 75 پێم خۆم شانسی خۆم بابیکەمەوە ئەیکەیتەوە تەواو بەڵێ خاتوو پەرژین عومەر لە سلێمانیەوە 75,000 ماننا بە فانۆسەکەی وتی شانسی خۆم تاقیەکەمەوە ئێمەش شانسی خۆی بۆ ئەەکەینەوە و پێت ئەڵێین بمانبوورە خاتوو پەرژین 0 دینار ئەڵێ هاوکاریمان ناکە دایمەن گلێم ئەڵە هاوکاریماکە ئەو 75,000 ماننا بە 0 دینار 75,000 بە 0 دینار خاتوو ڕەنا لە سلێمانیەوە خاتوو ڕەنا سڵاوت لێبێ وەڵا باشم خاتوو ڕەنا تۆ بوویتە لەو مەعامەلەیە چیتە کرد ئەو کردەوە یان 75کەت هەڵەگرت وەڵا ئەم کردەوە ئەو کردەوە تۆش زۆر جارینسان سەرکەشیەکیش بگرینگە بۆ مرۆڤ چکە هەندێک جار بڕەپاری باشێکایە من پێم سەیری عنیەوە چەند شەوە 500,000 و 400,000ەکان ناکرێتەوە تایەتی باوەڕتان نەبێت تایەتی بە دیناریشی تیا ئەوانەشی تایە بەڵام یوادارم بە ختیاوەری ئەوانە بێکە پەیوەندیەکەن خاتوو ڕەنا یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە ڕەنگی تەلەڤیزۆنەکەش کەس بکە کەمی بکە تەنها لە مۆبایلەکەەوە گوێت با لە ئێمە بێت باشە دای هەتا ژمارەیەک تاسی تۆ ژمارەکە بڵێ ئەوەی کرابێتەوە ئەڵین کراوەتەوە ئەوەی نەشکرابێت و بۆ تەکەینەوە
باشە با 23 گیان 23 23 کراب بەڵێ. پێشتری ژەو خاتونەی پێش تۆش هەروتی 23 ئەومان کردبووە دیارە سەیری بەرنامەکە ناکەنەر مەشغوڵی موبایلن لا والله خۆمی تەلەفۆنەکە بووم یاڵە ژمارەی کەمان پێ بڵە 24 24 نەکراوەتەوە بیهێنم بۆت بکەمەوە ئازاد نەبێ بەڵێ. یاڵە ژمارە 24 بۆ خات و ڕەنا لە سلێمانیەوە ئەڵێ خات و سەنا جەنابەت بڕگەی وێنە ناسیت بۆ هاتوتەوە وێنە ناسی جوان سەیری شاشەکەکەی باشە جوان سەیری شاشەکەکەی وێنەی کەسایەتێک دێتە سەر شاشە سی چرکەت هەیە پێمان بڵێ ئەو کەسایەتیە چێ ئامادەیت بەڵێ. یاڵە هاوڕێیان سی چرکەمان بنێ یەک ناویش وەرەگرم ئاگدار بە ناو نەڵی لە خۆتەوە جوان سەیری وێنەکە بکە لە ماوەی ئەو سی چرکەیە پێمان بڵێ ئەم کەسایەتیە کێ و زۆریش ئاگداری کات بە ئەنوەر قەرەداغی ئەنوەر قەرەداغی بەڵێ دڵنیای بەڵێ دڵنیای نایگۆڕیوانە نمای گۆڕنەوەڵا ببانەی گۆڕێ کاکەبانەی گۆڕ با ببینین مامۆستای خۆشەویست مامۆستا ئەنوەر قەراغی سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە اینجا تۆ خەڵاتێکی تایبەتی هەفتا پێجزاری پیرۆزی جەنابشت بێ کە توانیت وێنەی مامۆستا ئەنوەر قەراغی بناسیتەوە کە ساڵانێکی زۆرە خزمەت بە ئاواز و مۆسیقای کوردی ئەکات ڕۆشناخان لە کەرکووکەوە ڕۆژناخان چۆنی حیاتم تۆ باشی شکور ڕۆژناخان دەنگە زۆر کزە هیوادارم هەمیشە دڵت خۆش بێ بەس تۆزە دەنگە بەرزکەرەوە با جۆمان لێت بێ ئەوە بیکەیتە سپیکەری شەروایە قەی ناکە گرنگە ئێمە بتوانین جۆمان لە دەنگت بێ باشە ژمارەیەکمان بۆ بکەرەوە ژمارە حەوت نەماوە بەداخەوە ژمارە دوو ماوە دوو بکەمەوە ژمارە دوو بۆ خات و ڕۆشنا لە کەرکووک بوانە لە کەرکووکەوە ئەکەینەوە و بەشکوی شەڵڵا باش بێ و کە زۆریش باشە ناک باش بێ خات و ڕۆشنا زۆر سپاس زۆر ڕاد ناگرم لە بەرەوەی دەنگی مۆبایلەکە تاو نییە تۆ بوویتە براوەی خەڵاتێکی تایبەتی هۆتێل تایتانیک خۆت و کەسێکی تر ئەتوانن بێن بۆ شاری سلێمانی ئێوارەیەک هەتا عارفە ئاگدار بنەوانی تایتانیک هەموو دەرەچە تا عارفە بڕۆن لەوێ بە دڵی خۆتان ژەمێکی زۆر تایبەت و کەشێکی زۆر تایبەت بخۆن و بەسەر بن پەیوەندی ترمان هەیە نیمانە جارێک کەواتە ئەچینە لای ڕاست بە فەیسبوک دوێنێ شەو وتمان ئەوەی وێنەیەکی شاشە بگرێتەوە واتە وێنەیەکی شاشە بگرێتەوە دای بنێن لە پەیجەکە ئەوەی زۆرترین وێنەدا بنێ خەڵات دەکرێت لەبەرەوە هاوڕێیانم لە بەشی سۆشال میدیا پێمەڵەن جافان فەتاح زۆرترین وێنەی شاشەی گرتوۆتەوە و دەستخۆشی لێکەین دایناوە و بۆتە براوەی مۆبایلێکی زیرەک پیرۆزبایی لێکەین جافان فەتاح سوپاس بۆ جافان فەتاح کە توانی لا کۆمنت بنووسن قەڵاو منارە لە خوارەوە لە فەیسبوک بۆی بتوانن سپێشە و خەڵاتێکی گرانبەهای تر بەرنەوە ئەچینەوە کەرکووک وانە کاک عەلی داخرایەوە علی پەیوەندیەکەی داخرایەوە یاددارین پەیوەندی بکاتەوە ئەوەی کە لایڤەکە بینێت لە فەیسبوک شەیریش بکەن واتە شەیری ڤیددیۆکە بکەن لایڤەکە بکەن ئەوە چانست زیاترەکات بۆی ببیتە براوەی خەڵاتی سپەی شەومان دووریش مەکەونەوە وچانێکی کورد وەرەگرین هەتا چەند پەیوەندیەک وەرەگرین و قومێک ئاوە خۆین و ئەگەڕێنەوە لاتان گەڕاینەوە لاتان خۆشەویستان لە بەرنامەکەی خۆتان فانۆسی ڕەمەزان و بە سپۆنسەری کۆمپانیای ئایکیو بلاکوود
ئەڤێرا واروەها کۆمپانیای سەفرە و تایتانیک لەگەڵتان بەردامین بۆی بتوانین فانوسەکان بکەینەوە و زۆرترین خەڵات بەرنەوە. جا کاک عەلی لە کفریەوە. کاک عەلی چۆنی حیاتم دەنگ و باسە چۆنە کاک عەلی جان؟ باش براجان تۆ چۆنی حال لە ناو کفری خۆی وانە؟ حام لەسەر قەڵا های لەسەر قەڵا تەواو خۆشەویستن گەرمیانی خۆشەویست. کاک عەلی لەگەڵ بەرنامەکە چۆنن شەوان بینەرمانن لە کەفریا بینەرمانن؟ ئەریەوەخوا هەموو شەوان ئێمە دانەسینەوە دیارکانەوە. ئای سڵاو ڕێز و خۆشەویستیمان بۆ ئێوە هەیە لە کەفری خۆشەویست ئێواران لەگەڵ برادەرەکانە دانیشن بڵێ ئەو بەرنامەیە هەیە بچنەوە شەو تەماشاکەن و یان تەلەفۆن کە مشک و خەڵات بەرنەوە وایە؟ ئاوەڵا ئیشاءڵڵا بەتەمەن. کاک عەلی یەڵا فانۆسێکمان بۆ بکەرەوە و بەختی خۆت تاقی کەرەوە. لا ئێوەش هەر پێڵەن فانۆس وانە؟ بەڵێ بەڵێ هەر براجان هەر فانۆس. یاڵا ژمارە هەست بێ ژمارە هەشت بۆ کاک عەلی ئەکەینەوە لە کفری خۆشەویست. کفری لای من زۆر تایبەتە بەڕاستی شوێنی زۆر تایبەتیان هەیە. کاکە عەلیش جاوێ بەڕاستی ئێستا منبعی کەوا و سەڵتەوە ئەم بابەتانە خەیاتی باشیش لەوێ وایە؟ وڵڵا براجان مێژەکەی زۆر کۆنە براجان مێژوێکی کۆن ڕاست. ئاوەڵڵا کاکە عەلی گیان بڕگەی کوردەواریت بۆ هاتوێتەوە ئاسانە باشە؟ وێنەیەکی کەرەستەیەکی کوردەواری ئەبینین باشە؟ تۆ بەس پێمان بڵێ و کەرەستەیە چییە باشە؟ ئامادەیت؟ یاڵا ئەگەر وێنەکە هاتە سەر شاشە یەکسەر سی چرکەش ئەڕوا لەگەڵا بۆیە ئاگدار بە باشە؟ یاڵا کاکاوڕێ با کەرەستەکەمان پیشان بە. ئەو سێبەڕێزەی کە لەسەر شاشن ئەها چەند جوانە ئەوەی کە لە بەریانە لە کوردەواریە پێڵێن چی؟ ئەوەی کە ئەها ئەوەی شانیان تێ کردو قۆڵیان تێ هەڵکێشاوە و پشتیان گیان ماشکە وەرەگرین بۆ کاک عەلی. ماشکە وەرەگرین بۆ کاک عەلی و پێ ئەڵێن کاک عەلی وەڵامەکەت زۆر بەداخەوە ناڕاستە. زۆر سپاس بۆ کاک عەلی. کاک عەلی ئەوە ئاسانکاریە. کاک عەلی خۆمە کوژم. کاک عەلی ئەوە زۆر بەسیتە. هەموو کوردێکە بزانێ ئەوە چییە. گلێم لێ کاک عەلی ساڵە ئەو پەیوەندەکەشم وەرگرت و هیچ خەڵاتێکیشم نەبرد. سڵاو و خۆشەویستیمان بۆ هەورامان. کاکە محەممەد کاکە محەممەد ئەمین بەس نەمزانی لە چۆوە کاک محەممەد. کاک محەممەد سڵاوی خوا لە جەنابیشت لە سەی سایقەوە وایە؟ خۆشەویستی لە سەی سایقەوە. کورە تۆ زۆر عەزیزی کاک محەممەد. ئاوی ڕیشێنە لای ئێوە وانە؟ بەڵێ ئەڵێن زۆر ئاوەکەی بەسەلەن زۆر باشەوەی سە خەڵک ماشەڵڵا ساڵێ وەکو ئینساڵ نەتەخیوە لەخوا بەزیاد بێ شکور بۆخوا خەڵکێکی زۆر جۆمان لێڵێ ئەو ڕۆژە باوەڕ کە ڕاپۆرتێکە مێنی لە کورسانیۆ زەیوت هەکانیاوێکە بۆ لە گوندێک نازانم 20 ساڵ شتێکی وا بۆ هەر وشی کردووە وکانیە ئەم ساڵ شکور بۆخوا تەقیوەتەوە و بوژاوەتەوە هیواداری نەمیشە ئاوی لە خزمەتان دێ بۆ سەیران پشگی دەڕێن کاگاری وەرە گەورەی کاکە محەممەد گیان هەموو لە خزمەتە زۆر سپاس زۆر سپاس بۆ میوان دۆستیەتان کاکە محەممەد گیان. وەڵا لە خزمەتان دێمنێت بە بیخۆ ئەو ساگە بڵێ میوان دۆزدە بیخۆ ئەو ساوا بڵێ زۆر خواردومە وابزانە خواردوم هەر خوڵقەکە هەموو شتیان لە خزمەتە زۆر خزمەت لێ یاڵە فانۆسێکمان بۆ بکەرەوە. وڵای کاگاری تەلەڤیزیۆنەکەم لا نییە لە فەیسبوک بۆ ناتوانانی سیرمان کرد خۆ لە فەیسبوک ئەتوانی لایڤەکە بڵان لە خزمەتە مەلایی دەی بەشکو ئینشەڵڵا پرسیارانەوە بۆ بێتەوە کە وێنە و شتیانە بێ ینی هیوادارم ئەوە نەبێت یاڵە ژمارەیەکمان بۆ بکەرەوە چەندێ ماڵگاگاری لە یەک تاسی تۆ بەس ژمارە بڵێ زۆر ماوە جارێ وەڵایی بە ژمارە ژمارە حەوت ڕۆیشتووە هەشت ڕۆیشتووە دەی ژمارەی ترم پێ بڵێ دەی دوو ژمارە دووش ڕۆیشتووە دەی یەک نەڕۆیشتووە یەک بکەینەوە یەک بۆ کاکە محەممەد ئەەکەینەوە لە سێ سایقەوە بەشکو ئینشەڵڵا وەکو ئاوەکەی ڕیشێن بە بەرەکەت و ئیتر کاکە محەممەد
گیان کاگاری چەند سەرخێزانن لە ماڵەوە لای شەڵاوین دەچوار ئینشەڵڵا بە نازی دایک و باوک گەورە بە ئینشەڵڵا لای گەورەی دڵی ئەمە بکە بە دیاری بۆ خێزانت باشە ئەلا لە خزمەت ئەمە گەورەی خەڵاتێکی ئەڤێرایە دەرمانخانە و جوانکاری ئەڤێرایە دەستی خێزانە بگرە بچنە ئەوێ بابەتڵی خۆی ئیتر بابەتی جوانکاری هەڵە بژێرێ چوزانم کرێم هەڵە بژێرە هەر بابەتێک پێی خۆش بوو لەوێ بە بەهای ئەو خەڵاتە ئەتوانێ خەڵات لەوان وەربگرێ زۆر سپاس بۆ کاکە محەممەد پێشما بە دوایین پەیوەندیمان بوو بە سپاسە بۆ هەمووانی کە پەیوەندیان کردوانشی کە پەیوەندیان نەکرد هەر سپاس کۆڵمەن سپیشە و هەوڵ بنەوە لەژێر ئەم ڤیددیۆیە ئەم لایڤە ئەم بەرنمەیە هەتا ئەتوان بنووسن قەڵاو نارە تا سپیشە و سعات 6 کۆمنت وەرەگیرن زۆرترین خەڵات ئەبێتە براوی بە خەڵاتێکی تایبەتی بەرنامە کە سپیش و ئاشکرایەکەم خەڵاتەکەتان چێ بەڵام بنووسن خەڵاتێکی تایبەتە زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانمان کۆمپانیای IQ وەکو خێراترین هێڵی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان و عێراق واروها کۆمپانیای بلاکوود بۆ کاری تەختە و دیزانی و دوکۆری ناوماڵ ئەڤێرا بۆ دەرمانخانە و جوانکاری کە خاوەنی براندی جیهانین واروها هۆتێل و ڕێستۆرانتی تایتانی کە بێگومان بە شوێنێکی دیار و خواردنی زۆر تایبەت بۆ فیکراوە لە هەمان کاتدا کۆمپانیای سەفرە کاتوانن بازاڕەکانتان بەرنە مارکێتی سەفرە ئێمە هیچمان نەماوە تەنها خۆشەویستی بۆ بینەرەکان مەمجێ هێڵین شاشە بەجێ مێڵن کەمێکتر بەرنامەی شەوانی ڕەمەزان لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاکە هادی عوسماعەلی دەست پێکات هونەرمەندێکی تایبەت ئەم شۆ میوانیانە تا ئەو کاتە و تا سبەی شەو ئێمە خواتان لەگەڵ